شەڕێکی گەورە و جیاواز بەرۆکی عێراق دەگرێت. گەڕان بە دوای ئاودا، ئەو کاتەی ئاو چەمکێکی نوێ لە ئەدەبیاتی کۆچدا دروست دەکات. ڕەشەیەکی نوێ بەرۆکی عێراقی گرتووە و کەس نییە خەمێکی لێ بخوات. ئەگەر دەسەڵات بریانەکەوێت کەم ئاوی و بێ ئاوی هەموو وڵاتەکە بەرەو چۆڵکردن و بە بیابانبوون دەبات. ئەوروپیەکان کە ساڵانە ژمارەیەکی بەرچاو کۆچەر و پەنابەر وەردەگرن، ئێستا ئیتر باسی هەڕەشەیەکی نوێ بۆ سەر وڵاتەکانیان و عێراقیش دەکەن. ئەوان پێیان وایە قەیرانی ئاو لە عێراقدا تەنیا کێشەیەکی ناوخۆیی ئەم وڵاتە نییە، بەڵکو هەڕەشەیەکی جیهانیە کە بە دڵنیاییەوە کاریگەری لەسەر ئەوروپاش دەبێت. ئەوان پێیان وایە گەر قەیرانی ئاو لە عێراق چارەسەر نەکرێت، ئەوە شەپۆلێکی بەرفراوانی کۆچکردن لە عێراقەوە بۆ ئەوروپا دەست پێ دەکات و سنوورەکانی ڕۆژهەڵات و باشووری یەکێتی ئەوروپا دەخاتە ژێر گوشارێکی توندەوە. ئەڵمانیا و وڵاتانی دیکەی ئەوروپیش لە ئەنجامی ئەو کۆچە بە لێشاوی داهاتوودا زیانێکی زۆریان پێدەگات. کەواتە گەر لە ماوەی 5 ساڵی داهاتوودا قەیرانەکەی عێراق چارەسەر نەبێت، ئەوە چەمکێکی نوێی ئەدەبیاتی جیهانیمان گوێ لێ دەبێت بە ناوی پەنابەری ئاو یان پەنابەرانی ئاو. ئەو کات نەک هەر بە وشەیەک، بەڵکو بەکردەوەش ڕوبەڕووی قەیرانی مرۆیی دەبینەوە لە خودی عێراقدا. لایەنەکانی وەکو کشت و کاڵ، ئاوەدانی و بازرگانیش دەکەونە مەترسیەوە و شتێک بە ناوی ژیان لە زۆرینەی بەشەکانی عێراقدا نامێنێت. ئەو کات ئیتر تا چاو هەتەر بکات هەر بیابانە و خۆڵ. بەڵام ئەگەر لۆژیکی کێشەکە بگۆڕین، ئەوە شارەنووسی ئەوروپا و عێراقیشمان گۆڕیوە. دابینکردنی ئاو و پەرەپێدان بە پەروەردەی بەکارهێنانی ئاو لە نەوەی نوێ عێراقدا دەتوانێت بە تێشوویەکی کەمتر ڕێگری لە کارەساتێکی گەورەتر بکات، چونکە عێراق خاوەن سەرچاوی ئاوە و لە وڵاتانی دەوروبەریشەوە ئاوی پێدەگات و یاگەر دەسەڵات خەمێکی لێ بخوات کارەساتیش ڕوونادات، بەڵام کوانێک گوێ بۆ بیستن و دەست بۆ کارکردن.